نکتە نییە یەکێک لە ئابڕوچوونە گەورەکانی ئەو دوو حزبەیە کە بڕوا ناکەم هیچ میلەتێک بە ئاستی کورد ڕوبەڕووی جینۆساید بکرابیتەوە ئەو جەئەوەندە بێشەڕەفن هەرچی جاش استغبارات بی نەکلەی خۆش بوون کردبیانە کەڵەگا و دژایەتی هەموو ئەو دەنگانەی کردبێ کە وەختی ما هاوڕێیان لە ناو ئەو حرەکەی ئەو جوڵانەوەی بوون بە دادگاییکردنی جاش و ئەنفالچەکان چۆن یعنی لە ئاستی باڵا نامە دەنێردرا ڕێگری دەکرا تاالبانی و بارزانی بە تایبەتی تاالبانی لە نقطە هیچ شەرمی نەبوو هیچ ڕاستە لە بنەوە وەچی ماری بە بەعسیەکانی وەدایە من زۆر شتی دەزانم ئەندە شتێ ناکرێ بەڵام لە ڕووی ئەوە ڕێگری لە دادگای جاشەکان دەکرد و نامەی بەراعەتی لە بۆ هەموو ئەو بەرپرسە بەعسی گەورە گەورانە دەنارد یاوەتت باشکە لە سوڵتان هاشم تاریق ڕەمەزان بەردا سوڵتان هاشم گوتی ڕێگر دەبم لە ئەوەی سەددام گوتی ئیمزا ناکەم فرۆکەوانەکان نزار خەزرەجی نامەی نارد فۆفی قسامە ڕائیدا ڕژەری بیری ئەنفال کوردی ڕاوێژکاری خۆ هیچ شەرمی لەو میلەتەی نەکرد تاعن ئەوە بە ئۆکەی لەگە پارتی بەڕێزان هیچێک لەو ئابڕوچوونانەی تر یعنی ئێستا کە جاشەکانی سەردەمی بەعس پیاوانی بەعس ئێستا ئەوانەی کوژراون بە دوو کوژی باوچیان دەگەڕێن یعنی پێشمەرگەیە مەسئولە کە من ئێستا کارە ساتێک باز دەکەم لە قۆناغی شۆڕش خەڵکی کوشتیە خەڵکی کوشتی ئێستا بۆ کوژی ئەوانە لە دوو پێشمەرگەکان دەسوڕێنەوە ئەوە هەموو لە بێشەڕەفی و هەردوو بنەماڵە و هەردوو حزبە چۆن دەکرێتن یان بە دێرەشکە زۆر خۆشە یعنی ئەفعام و جاش دەرچەوە بەس ئەفعام و پێشمەرگە دەرنەچووە کە ئەوانەی جاشیان کوشتیە یعنی ئێستا بڕۆ لە دادگا شکایەت لە جاشێک بکە پێشمەرگەیەکی کوشتە نادرێتە دادگا بەس ئەڵێن لە هەڵەبجە پێشمەرگەیەک زیندانی کرا لەسەر ئەوەی جاشی کوشتیە لەوەش ئەوەتر ئێستا بنەماڵەی جاشەکان بڕەبڕەوە دەست جیانقیت کردەوە هەڕەشە لە بنەماڵی پێشمەرگەکان دەکەن یەکێک لەوانە چێ ساڵی 85 فەیسەڵ ماونانیە وا بزانم مستەشار بووە لە شەڕێکی جەپەیی بەرەیدا جەپا کە حەسەن کوێستانی شەید حەسەن کوێستانی سەرپەرشتی کردیە کوژرایە ئێستا کوڕی ئەو فەیسەڵ ماونانی کە پەرپرسەی پارتیە هەڕەشە لە ماڵی حەسەن کوێستانی دەکا هەڕەشە لە ماڵی حەسەن کوێستانی دەکەێت تۆڵی بابی خۆم دەکەمەوە هەڕەشەی لە براکەی کردێنایی مام زبێرە لە برای شەید حەسەن کوێستانی ئەڵێ تۆڵی بابی خۆمان دەکەینوانی وەزیانێ مام زبێر چۆ بە مەکتەب سیاسی بە پاڤێلی گوتیە هیچ لای گرنگ نییە پاڤێل لای گرنگ نییە پاڤێل و قوبات ئێستاکە مەسەڵەن خەتی لاهور دیتان چەندیان کوشت چەند ئەویان کرد بەس فەرماندەیەکی شەهید حەسەن کوێستانی کە یەکێک لە ڕەمزەکانی یەکێتیە یەکێک لە قوربانیەکانی یەکێتیە بڕوا بکەن هەتا ئارێس یەکێک لە بەرپرسەکانی یەکێتیە بەزە مستە سەرکردایە دیە لە کۆبنەوەی مەکتەب سیاسی سەرکردایەت تەڕی کردیە بە هەندیان هەرناگرتیە یعنی دیفاعیان لێ ناکەن بەس ئەگەر ئەزێتی پاڤێل بدە ئەگە ئەزێتی قوبات بدە بەس بنەماڵەی شەهید حەسەن کوێستانی هەڕەشەیان لێ دەگرێت یەکێتی بێغیرەتە لەسەر چێش لە کۆن کاکە ئەوە شەڕی ناو خۆی نییە بەڵێ مەسەڵەن کوچۆن کاگەت هەم بارزانی و هێزەکەیوی شەید حەسەنی ئەوە لە شەڕی ناوەخۆ بوو ئەگە پێدا بڕۆی هەموو دەبی یەکتری بدەن ینی بەجددی شەڕی ناوەخۆ تازە ناتوانرێت چکە هەموو یەکتریاندایە بەس بنەماڵەش جاش دێت هەڕەشە لە فەرماندەیەکی بنەماڵەیەکی فەرماندەیە و شەید حەسەن کوێستانی دەکات حزبەکەی بێغیرەتە و ئەو ئابڕوچوونە تەنانەت ئێستا کە ڕێگری دەکە لەگەڵاڵەی کە ئەو مام زبێرە کێشخانەیەک دەوێت لەگەڵاڵە دابنی ڕێی ناتە باتێکە یەکێتی یعنی بەجددیمان پاڤل دەگری یەکێتی دەگری کورە وەڵا ئێوە پیاوی ئەوە نین لە شوێنی ئەو شەهیدانە دانیشتینە ئەگەر کەرامەتتان هەبێت کاکار دیفاع لەو سەروەریانەی خۆتان بکەن من ئەوی ئازاری منیدا ها بەڕێزان کورە چۆن دەکرێت بنەماڵەی جاشەکان ئەوەندە زمان درێژ بن ئەوەندە ئەزیەتی خەڵک بدەن ئەوەندە لە بڕی ئەوەی یعنی سەریان وەکو نەعامە بشارنەوە کەسی جیاقیت کردەوە بڕوا بکە مەسوول منەظەمەی دیبەگەی هەرشەی لە من کرد جارێک تەلەفۆنم لەو کرد تەلەفۆنی داخست ئەمەی دەرکرد نان ینی بنەماڵەی مێ لە دیبەگە دەرکرد ئاو کارەبای لێ بڕین
کەچی پارتیە هەڕەشەمان لێ دەکاتن کۆمێتە چ قێزەوەنی لە بۆ من تەلەفۆنم لۆ کرد یعنی باسیەکان وان لێ هاتیە هەڕەشە لە بنە ماڵی پێشکە هەمووش دەبێ غیرەتی بنە ماڵی بارزانانی و تاالبانی ڕخنەیەک لە دۆ بگری ئۆ سوکایەتی کرد بەڵام ڕخنە لە مقدەساتی خەڵک کە لەو ناپاکان و حەقیان نییە لەسەر ئەوان ئێستا کە یەکچیان دەوێت جاشبی یەکەچیان دەوێت گەوادیان یەکەچیان دەوێت وسکت بی لە بەرامبەر ڕەخنەکانی سەروەری شەهیدان بەس لە وەختی انتخابات